ئەو کاتت باش بەخێر بێ بۆوانای بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم لاپەڕا 33 لە لاپەڕە 33 ئەو کتێبەش گەیشتینە پرسیاری 3 ئەژمێر بکە بخەمڵێنە تاک و ساغ بکەیتەوە. گەیشتینە ئەو پرسیارە. ئەو پرسیارە لێدەرکردنە ئەو ڕاهێنانە 4474 کەم 1406 ئەو ژمارانە هەردووچیان چوار خانەیینە، خانەی یەکان، خانەی دەیان، خانەی سەدان و خانەی هەزاران. با بزانین کو ئەو دوو ژمارە لێدەرکردن ئەژمێر دەکەین یەکەم جار پاشان دەخەمڵێنین. هەردوو ژمارەکەم نووسیتەوە لە خانەم دانایە 4474 لە بنە ئەو ژمارەی یان لە ژێرەوە لە خوارەوە 1406. ئێستا لە کاتی لێدەرکردن پێویستە بچینە لای ڕاستی ژمارەکان. خانەی یەکان 4 کەم 6 نابی، 4 بچووکە 6 گەورەیە، ناتوانین 6 دەرکەین لە 4. دەبی هەمیشە ژمارەی سەرەوە ڕەنووسی سەرەوە گەورەتر بی لە خوارێ، هەتا ئەو ڕەنووسە گەورە بکەین لەو هەفتە یەک دەینین لە تەنیشت ئەو چارەی دادەنێ، دەبیتە 4 کە یەکەکمان هینە لە تەنیشت ئەو چارەماندانە دەبیتە 4. وەکو بڵێ دەینین کۆی دەکەینەوە لەگەڵ چارەکەی، دەشتوانی بڵێن یەکەچی دەینین دایدەنێ، واتە ئەو چارە چی لێدێ وەکو خۆی نامینێ دەبیتە 4. ئەگە ئەو چارە وەکو خۆی نەما ئاوا خەتەچی هێڵەچی بەسەر دادەینین کەوا چیدی باسی ئەو چارەی ناکەین، تازە بووە 4. ئێستا دەڵێن 4 کەم 6، 4 سێوت هەیە، هاوڕێیەکەت 6 سێو دەخوا، چەند دەمێنێتەوە؟ 8 سێو. 8 سێو دەمێنێتەوە لێرە دایدەنێ کە ئەو یەکە لێرە وەرماگرت لەو هەفتەکە یەکی لێکەم دەبتەوە چەند دەمێنێتەوە؟ 6. کەوابوو چیدی باسی ئەو هەفتەی ناکەین، تەواو نەما، بوو بە چ؟ بوو بە 6. ئێستا دەڵێن 6 کەم 0، هەر 6 چونکە 6 سفری لێ بڕوە 6 سێوت هەیە هیچی ناخۆی، هەر شەشەکە دەمێنێتەوە. دێینە لای خانەی سەدان 4 کەم 4، 4 چاری لێ بڕوە چەند دەکا 0. 4 سێوت هەیە و هەر چاری دەخۆی، هیچ نامێنێتەوە. 4 کەم 4 0. دێنە لای خانەی هەزاران 4 ڕەنووسی 4 کەم 1 دەکاتە 3. ئێستا ژمارەکە چی لێ هات؟ پاشی ئەوەی 4474 کەم 1406 بووە 3068. 3068. ئێستا هەردوو ژمارەکان ئەوە لەگەڵ ئەو ژمارە دەخەمڵێنین، واتە نزیکیان دەکەینەوە. 4474 نزیکە لە 4000، 1400ش لەگە 6 نزیکە لە 1000، واتە دەکەینە 4000 کەم 1000 دەمێنێتەوە چ؟ زۆر ئاسانە، دەمێنێتەوە 3000. وەڵامەکەیمەش زۆر نزیکە لە 3000، کەوابوو ساغمان کردەوە کە وەڵامەکەمان شیاوە، گونجاوە، ڕاستە، چونکە
بە هەردوو ڕێگای خەمڵاندن و ئەژمێرکردن ژمارەکان زۆر لە یەک نزیکن. لێرە 3000، لێرەش 3068. بەو شێوەیە ئەو پرسیارەمان شیتەڵ کرد. دەڕۆینەوە لای پرسیارەکانی ماینە. گەیشتینە ڕاهێنانی 4، ئەویش هەر لێ دەرکردنە. 2 ژمارە هەیە، خانەی یەکانیان 2 و 0، خانەی دەیانیان 0 و 3، سەدان 9 و 7، هەزاران 8 و 5. با بزانین ئەو ژمارە یەکەم جار ئەژمێر دەکەین، لێ دەرکردن ئەنجام دەدەین. دیسان 2 ژمارەکەم لە خانە نووسیەوە، خانەیەکان لەژێر خانەیەکان، خانەی دەیان و سەدان و هەزاران. ئێستا دەچمە لای ڕاستی هەردوو ژمارەکە، دەچمە خانەی یەکان. 2 کەم 0، 2 سێوتێ هیچ ناخۆی، هەردوو دەمێنێتەوە، کەواتە لێرە 2. پاشان 0 کەم 3 نابی، 0 بچووکە، 3 گەورەیە، هەمیشە ژمارەکەی ڕەنووسەکەی سەرەوە دەبی گەورەتر بی یان یەکسان بی لەگەر ڕەنووسەکەی خوارێ هەتا بتوانین کەمکردن ئەنجام بدەین. 0 کەم 3 نابی، دەچین لەو نۆیە 1 دەینێن، کە یەکمان هینە لە تەنیشت سفرەکەماندانە، سفرەکە دەبیتە 10، وەکو ئەوەیە 10 خورد نۆیەکەی خوردکەینەوە 10 لێ وەرگین. ئێستا لەبەرەوەی ئەو سفرە گۆڕا بووە 10، ئەو 10 لەسەرەوە دەنووسم، هێڵەکیش لە تەنیشت سفرەکەی دادەنێمکەوە، سفر نەمائیدی، ئەو سفرە تەماشای ناکەین، سەرنجی نادەین، سەرنجی ئەو 10ی دەدەین، دەڵێین 10 کەم 3. ئێستا ئاسانە، 10 3 و 3 سێوی بخۆی چەند دەمێنێتەوە؟ 7 سێو دەمێنێتەوە، لێرە دەینووسی. ئەو جارەی دەڵێ ئەو نۆیە چی لێ هات کە یەکەک ڕۆیشت لە نۆیەکەی، یەکەکی لێ ڕۆیشت، 9 کەم 1 دەبیتە 8. کابوو هێڵەکی دەچێشین بەسەر ئەو نۆیە، واتە نۆیەکە نەما، تازە ئەو نۆیە چوو بووە 8، سەرنجی ئەو 8ەی دەدەین، دەڵێین 8 کەم 7. 8 سێوتە بۆ 7 سێوی دەخۆی، چەند سێو دەمێنێ؟ 1. ئەو جارەی دەچینە لای خانەی هەزاران، دەڵێین 8 کەم 5، دەڵێن 8 کەم 5 دەکاتە 3، 8 پێنجی لێ بڕوا دەکاتە 3. ئێستا ئەو ژمارەی بەدەستمان گەیشت بووە چەند؟ بووە 3172. 3172. ئێستا دەینین ئەو ژمارەیە کە هەمان بوو دەی خەمڵێنین، 8902 دەخەمڵێنین دەبیتە 9000، 5730 دەخەمڵێنین دەبیتە 6000. ئەگەر 9000 بینین 6000 لێ دەرکەین، 3000 دەمێنێتەوە. ئەو ژمارەی ئەمەش بەدەستمان هینا بوو نێزیکە زۆر لە 3000، 3172. لەبەر هەندێ دەڵێن ساغی دەکەینەوە کە ژمارەکەمان شیاوە، گونجاوە، ڕاستە، چونکە نزیکە لە ژمارەی خەمڵێنراو. بەو جۆرە دەتوانێت ژمارەی بە خەمڵێنراو لێدەرکردن بکەین، هەروەها بە ئەژمێرکردن و وەڵامەکانیش زۆر لە یەک نزیکن، وەڵامەکانیش لە یەک نزیک دەبن. ئێستا گەیشتینە ڕاهێنان و شیکاری پرسیارەکان، بەڵام وابزانم ئەو ڕاهێنانە هەڵبگرم بۆ وانەی داهاتوو. هەتا ئەو کات هەر بژی.